ئیماندار کەسێکە کە باوەڕدارە، متمانەکارە، پاڵێوراوە بۆ داهاتوێکی ئەمین، ئەمنیەت پێشکەش بە چواردەورەکەی دەکات و خاوەن پێگەیەکی وەهایە کە دارای جیاوازی یەک لە ناو یەکە. ئەو بە درێژایی تەمەن هەموو کارێکی خۆی دەبەستێتەوە بە بیرۆکەی بینران لەلایەن خواوە و هەمیشە لە ناو ناسچی و زەرافەتێکدا دەبێت کە ئێرەی پێدەبرێت. بەم هەست و نەست و هەڵوێستە بەرین و قوڵەی بەرامبەر بەخوا و خەڵکیش هەردەم ناسک، ڕەوشت بەرز، خاترجەم و بەڕێزە. بە جۆرێک گەر هەڕەشە لە ژیانیشی بکرێت، تووشی فشاری جۆرا و جۆریش ببێتەوە و بوختانیشی بۆ هەڵ ببەسترێت. لە دەرەوەی سنوورەکانی بەرگری لە خۆکردنی ڕەوا هەرگیز تەنازول بۆ هیچ ڕێگایەکی تر ناکات. بەڵێ، ئەو بەهۆی ئەو قۆڵی و زەرافەتەی کە بەندایەتی بۆ خوای گەورە لە کەسایەتیدا دروستی کردووە، لە گەشت ڕەفتار و هەڵسوکەوتەکانیدا هەتا بڵێ درێزدار و حەزەرکارە، دەزانێت چی دەڵێت و چی دەکات، لە هەموو بابەتێکدا زۆر جددیە، بەڵام لە هەمان کاتیشدا لە سەرخۆ و ڕەوانە، خۆش ڕەفتارە، لەگەڵ هەمواندا هەڵدەکات و سینەشی بەڕووی هەمواندا کراوەیە. لەلایەک بەهۆی ئەو فراوانی و دەوڵەمەندیەی کە ئیمان لە دنیای ناوەوەیدا بەرهەمی هێناوە، باوەش بۆ هەموو ئەوانە دەگرێتەوە کە پێیان دەگات کاسە لەسەر کاسە خۆشەویستیان پێشکەش دەکات و بە میهرەبانیەوە لە ئامێزیان دەگرێت. سەرجەم جوانیەکانی نزیکی لە خواوە پیشانی هەموو کەسێک دەدات و چەندە دەستی بێت تێدەکۆشێت ئەمە بەگوێ ڕۆحیاندا بدات. لەلایەکی دیکەشەوە بە خولیای ئەو ڕۆژەی کە تیایدا بەخوای گەورە دەگاتەوە، گاهێک شاد دەبێت و لە هۆشی خۆی دەچێت، گاهێکیش هاوڕێ لەگەڵ سامێکی بەریندا دەترسێت و هەیەجانی ئەم دیدارە مەزنە تەزوو بە گیانیدا دەهێنێت. دووکەڵ و تەمی ڕق و قینی چواردەوری نابینێت. باو شەپۆلی زریانی حەسوودی و بوختانەکان کە دەچێشن بە ڕۆحیدا و دەشچێن نابینێت. و باچی لە تێگڕای ئەو دڵە ڕاوچێ و خەفەتانەش نییە کە هەموو ئەم شتە نەرێنیانە بەرهەمیان هێناون و دەهێنن، چونکە ئەو چیتر لە ناو ئارامیەکی وەهادایە کە لەو پێگە بەرزەیدا گشت نابەجێیەکان لە دنیای بیرکردنەوە و تەسەوریدا دەسڕێنەوە و هەر یەک لە دڵ و ڕۆح و هەستەکانی خاوێن و بێگەر دەبنەوە. لە بنەڕەتدا شتێکی دیکەش لە کەسێک چاوەڕێ ناکرێت کە هەموو ڕۆژێک چەند جارێک لە شتانی نابەجێ و نەشیا و پاک دەبێتەوە. دنیای ناوەوەی پڕە لە بەهرەکانی جیهانی ئەودی و ڕەفتارەکانی هەمیشە لەسەر دەوڵەمەندی و قوڵیەتێکی لەم جۆرە قورمیش بوون. ئەو ڕێی پێیدا دەڕوات ڕوون و دیارە، ئامانجەکەی هێندە گەورەیە کە لەگەڵ هیچ شتێکی تردا ناگۆڕێتەوە. باوەڕی ڕێک و تەواوە، لە دیدی ئەودا گەورەکان هەمیشە گەورەن و بچووکەکانیش وەک گوڵێکوان کە بۆنیان پێوە دەکرێت. و ئەگەر بە گوێرەی ڕاستە و پرگالی پێوەرەکان هەموو شتێک لە جێگەی ڕاستی خۆیدا بێت، کەوایە لە پێکاتەی ئەم ڕۆحەناسکەدا بچووکترین کون و دڕان بوونی نییە. خۆی لە خۆیدا ئەو هەتا بڵێ دوورە لە گشت پلان و پرۆژەیەک کە گوزارش لە مەفکورەکەی ناکەن. لەو بیرکردنەوە پەرتەوازانەی کە دەرەنجام ئینسان بەخوا ناگەێنن، لەو ڕەفتارانەی کە بەگەمە و گاڵتەدا دەنرێن، لە قسەی بۆش و بیرکردنەوەی بەتاڵ، بەڵکو بێدەنجەکەی تێڕامانە، قسەکردنی زیکرە، هەستە دەرەچی و ناوەچیەکانی لەسەر ئەو قورمیش بوون، ڕوتێکردنی وەک ئەوەی مەلایکەتان پاک و بێگەردە، هەمیشە ئامادەی هەڵفڕینە، بەڵام هێندەش ڕێزی ئەو دەرگایەی لایە کە ڕووی تێکردووە کە پلان و نەخشەکانی خۆی بەرز نەکاتەوە بۆ ئاستی ئامانجەکەی، چاوی بەردەوام لەسەر ئەو دیوی ئاسۆیە، هیممەتی چەشنی چیاکان بڵندە، ئەو پەڕی ئامادەباشی و تێکۆشانێکی سەرسوڕهێن دەنوێنێت لە بابەتی گەیاندنی بیر و باوەڕدا بە هەموو لایەکی جیهاندا. لە هەمان کاتدا کەسێکی بێکەم و کورت و خاوەن بەسیرەتی وەهایە، ئاگاداری ئەو نەزاکەتەیشە کە پێویستە بۆ ڕاپەڕاندنی کارەکانی. تەمەنە تەسک و کورتەکەی بەشی هەم ئاوەدانکردنەوەی دنیا و هەم بەدەستێنانی عوقبا دەکات. بچووکترین ئەو بەهرانە بە فیڕۆ نادات کە لە سەرەتاوە پێی بەخشراون و خۆی بە دنیا و هەموو ئەو شتانەوە سەرقاڵ ناکات کە لە جۆری مالایەعنیاتن و
سەبارەت بە ئەودی و سوودێکیان نییە. بە ئاسانی دەتوانێت لە ڕێگەی ڕەزامەندی خوادا هەموو ئەو شتانە ببەخشێت کە وەک لوتفێک پێی دراوە. دەبەخشێت، بەڵام لە بابەتی ئەوەشدا کە تەنانەت پولێکیش ئیسراف نەکات زۆر هەستیار و جددیە. هەروەک چۆن لە کاتی کاردا ئەو پەڕی ڕەچاوی پێوەرەکانی حەق و تێبینیەکانی حەرام و حەڵاڵ دەکات بۆ ئەوەش کە سەرجەمکار و چالاکیەکانی لە ئاخیرەتدا ببن بە ڕووباری بەهەشتی، هەمیشە لەسەر خولگەی ڕەزامەندی خوا و خولگەی بەرزکردنەوەی وشەی خوا دەژی. بە دیقەت و حیساب هەڵسوکەوت دەکات، بە دوای ڕێگەی گۆڕینی دڵۆب بۆ دەریا دەگەڕێت، تێدەکۆشێت بە گەردیلە سەودای خۆر بکات و بە درێژایی تەمەن پەلەقاژەی ئەوەیەتی شتە ڕاگوزەر و کاتیەکان بگۆڕێت بە شتانی ئەبەدی. لە بەرخاتری ئەو هەموو شتێک و هەموو کەسێکی خۆش دەوێت، هەمیشە خۆشەویستی هەڵدەمژێت و لە چواردەوریدا ژینگەیەکی خۆشەویستی دروست دەکات، ڕادەکات و گریانەکان هێور دەکاتەوە، ئاخ و داخەکان خامۆش دەکات و فەریاد و فیغانەکانیش دەگۆڕێت بە پێکەنین، ناڵەی بەرزبوونەوەی سینە بێچارەکان دەگۆڕێت بە سوپاس و ستایش، زریانی ئاگرەکان دەگۆڕێت بە سروەی ڕەزامەندی، بۆ ئەوەی کە خەڵک نەنرچێنن خۆی دەناڵێنێت، بۆ ئەوەش کە خەڵکانی تر نەگرین چاوەکانی دەکات بە جەیحون. هێندەی ئەوەندە بەها بەخۆی دەدات کەمانایەکی بۆ کەسانی تر هەبێت و لە دیدی ئەودا هەمیشە لە بری من ئێمە بوونی هەیە. خۆپەرز نییە و خەمخۆری خەڵکە، پاڵەوانی مانا و ڕۆحە نەک بەندەی لاشە، ناهێڵێت دڵ و ڕۆحی لەلایەن جەستەیەوە بشێلرێن، عەوداڵی پاکیزەیی و عیسمەتێکی پێغەمبەرانەیە. لە بابەتی ئیکتیفاکردن بە چێژ و لەزەتەکانی ناو بازنەی ڕەوادا پاڵەوانێکی هێندە خاوەن دیسپلینە بە جۆرێک بەرامبەر بە نەفس و جیسمانیەت ئیرادەکەی خەبات دەکات، بە ئیزنی خوا بە هەڵمەتێک هەموو بربەستێک تێدەپەڕێنێت و دەڕوات هەتا بە ئاسۆی ڕۆحی دەگات. کەسێکی لەم جۆرە لە نوێنەرایەتیکردنی چاکە و جوانیەکاندا لە تێپەڕاندنی خراپە و ناشیرینیەکاندا هێندە جددی خاوەن عەزم و بڕیارە، گریمان زۆرە بەم حاڵەی ببێت بە هاوشانی مەلایکەتان و جارێکی دیکەش وایان لێ دەکات بڵێنەوە: قالوا سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. چونکە ئەو هیچ یەکێک لە بەهرە سەرەتایی و بەخشراوەکانی خوای گەورە لە دەرەوەی ئامانجی بەدیهاتنیدا بەکار نەهێناوە و هەمیشە وەک ئەمان پارێزێک ڕەفتاری کردووە، خوای گەورەش بە هاودەمی خۆی سەرفرازی کردووە. بەڵێ، لای هەموو تاچێک وجود سپاردەیە، پڕچەکردنیشی بە بەها بەرزەمرۆییەکان سپاردەیەکی ترە، هەر یەک لە ئارەزووی بەهەشت ڕێگا و بەهرەی چوونە ناوی و توانای مشاهدەی جوانی خوای گەورەش ئەمانەتێکی ترن. هەموو ئەمانەش بۆ ئەوە بە ئادەمیزاد دراون لەو بوارەدا بەکار بهێنرێن کە بەدیهێنەر دیاری کردووە. لەم ڕوانگەیەوە گوناهەکان و هەڵەکان و ژیان لە ژێرکۆت و بەندی جەستە و لاشەدا و شتانێک کە بێڕێزین بەرامبەر بەم بەهرە و لوتفە سەرەتاییانە تاوان و خیانەتێکی وەهان کە لەلایەک شەیتانەکان دڵخۆش دەکەن و لەلایەکیش مەلە لە عەلاش شەرمەزار دەکەن. هەر بۆیە هەموو ئیماندارێک کە لە دڵەوە باوەڕی بە ئەو هێناوە لوتفە یەکەمین و سەرەتاییەکانی ئەو وەک ئامرازێک بۆ گەیشتن بە لوتفەکانی دواتر دەزانێت و بەم شێوەیە بەکاریان دەهێنێت و لە ڕێگەی ئەمەوە هەوڵی بەدەستێنانی بەندایەتی خوا نزیکی و ڕەزامەندی ئەو دەدات. بە پێچەوانەوە ئەوانەی کە بەهۆی باوەڕ نەهێنانی تەواوەتیەوە یەکەمین بەهرە و بەخششەکان نابین و لە ڕێگەی ئیمان و مەعریفەت و خۆشویستندا بەکاریان ناهێنن، لە لوتفە پاشین و سەرمەدیەکانیش مەحروم دەبن. لە ڕاستیدا ئەم جۆرە هەروەک چۆن بە تەواوەتی ژیانی ئاخیرەتی فەرامۆش دەکەن، لە دنیاشدا هەرگیز ناتوانن بەختەوەر ببن. لە ژێر چەندین گرفتدا کە لە نکۆڵیکردنی ئیمانەوە سەرچاوەیان گرتووە بەردەوام دەناڵێن و هەرگیز لە قەیران و دڵە ڕاوچیەکان ڕزگاریان نابێت. لە خەمۆچیدا دەژین وەک شێت نۆبەتی بۆ هاتنیان بەسەردێت. بەهۆی گومان و پارانۆیاکانەوە
ئاسوودەی خۆیان دەشێوێن و ئەم دنیایەی کە وەک ڕێڕەوێک وایە بۆ جیهانە ڕۆشنەکانی ئەو دی و لە خۆیان دەکەن بە دۆزەخ. بەڵێ، ئەمانە ناتوانن کەسانێکی تریان خۆش بوێت، تەنانەت بە پاڵنەری جۆرا و جۆر ڕقیان لە هەموو ئەوانە دەبێتەوە کە وەک خۆیان بیر ناکەنەوە. هەردەم بەدەم تەماعەوە تل دەدەن، بەدەم بێهیوایی بەدەست نەهێنانی ئەو شتانەی کە ئارەزووی دەکەن جێنگڵ دەخۆن، لە ترسی مردن وەک بی هەڵدەلەرزن، لە پێناو زیاتر ژیاندا بەرگەی چەندەها شت دەگرن. زۆر جار بەهۆی ئەم هەستە ئاڵۆزانەوە تەندروستی خۆشیان دەشێوێن و زیهنیان تووشی تەشەوش دەبێت. دەست دەکەن بەوەی ڕەش بە سپی، سپی بە ڕەش، چاک بە خراپ و خراپیش بە چاک ببینن. وەک خائین و دوژمن لەوانە دەڕوانن کە وەک خۆیان بیر ناکەنەوە، هەمیشە لەگەڵ کابوسی خیانەتدا هەڵدەستن و دادەنیشن و بەهۆی ئەو زەقومی دۆزەخەوە کە لە ویژدانیاندا ڕەنجی داکوتیوە، پێش ئەوەی بچنە ناویەوە ئازاری دۆزەخ دەچێژن. بەڵام هەرچی ئینسانی ئیماندارە هەموو ئەو شتانەی کە خوای گەورە پێی بەخشیوە 7 سەد قات زیاتر دەکات، دەیانکات بە پلیکانەی بەرزبوونەوە، وەک ڕەمپایەک بەکاریان دەهێنێت بۆ گەیشتن بە ئاسوی ڕەزامەندی خوا و دەڕوات لەگەڵ میراتگرانی بەهەشدا بەرەو ئەو عاقیبەتەی کە بە ئاسوودەیی خەمڵیوە.